فڵاو بەڕێزان هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی عێراق هەرایەکی زۆری ناوەتەوە لە ساحەی کۆمەڵایەتی و یاسایی و سیاسی عێراقیدا لە نێوان ئەوانەی پشتیوانی دەکەن و ئەوانەی ڕەتی دەکەنەوە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین لە ڕووی یاسایی و کۆمەڵایەتیەوە تشک بخەینە سەر ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا حەبیب محەممەد جاف یاسانەس. مامۆستا بەخێربێت. لەوانەیە بڵێم هیچ یاسایەک هێندەی ئەم یاسایە هەرای نەناوەتەوە لە ناو شەقامی سیاسی و کۆمەڵایەتی و یاسایی و فقهی عێراقیدا، یعنی هەموو بوارەکانی بەجارەکردنیوە. هۆکاری چییە؟ جا بۆچی وا ئەم هەرایی ناوەتەوە؟ ئایا یاساکە با بڵێن ئەوەنە ئینقلابێکی گەورەیە بەسەر یاسا کۆنەکەی ساڵی 1950 بەڵێ خۆی پێچە دوو هۆکاری سەرەکی هەبێت. هۆکاری یەکەمیان ئەوەیە ئەم یاسا حەزم کرد لە پێش هەر تعریفێکی بابەتەکە بکەیت. چییە ئەو بابەتە؟ بەبەست پرۆژەکەیە. ئەم پرۆژە یاسایە بەڕاستی بریتە لە پرۆژەیە کە کتلەی تەنسیقی ئیطاری تەنسیقی تەقدیمی کردووە کە تایدا ئەم یاسایە تعدیل ئەکرێ، هەموار ئەکرێ بە جۆرێک کە تعبیر لەلایەنی مەزهبی فەردی عێراقی بکات. واتە ئەمە بە جۆرێ لە جۆرەکان تەکریسە یا قوڵکردنەوەی تائیفێتە، تەکریسی مەزهبیەتە، تەکریسی جیاوازی و فرقەتە لە ناو کۆمەلگای عێراقیە. چکە کۆمەلگای عێراقی بە جۆرێ لە جۆرەکان تەزاوج و تێکەڵاویەکی تا دروست بووە ئەو شێوازەی پێ قبول نییە کە لەسەر ئەساسی مەزهب و لەسەر ئەساسی تائیفە و لەسەر ئەساسی ئینتیما بۆ مەزهبێکی معەیەن لە ناو فقی ئیسلامیە مامەڵی لەگەڵا بکەیت. ئەجا هۆکارەکەی بە قەناعەتی من دوو هۆکار. هۆکاری یەکەمی ئەوەی لە ساڵی 1950 ئەم یاسایە دانراوە کە ئەم یاسایە دانراوە ئەتوانی بڵێ لە ساڵ 95 ئیستینبات کراوە لە فقی ئیسلامی، لە فقی سونی، لە سا 75 لە فقی جعفەریە. ئەی بۆچی وایە؟ پێ ئەچێ یعنی ئەمە فقی جعفەری یعنی فقی شیعە. فقی شیعە بەڵێ فقی شیعە زۆربەی هەرە زۆری لەسەر فقی شیعەوە وەرگیراوە. بەشێکی کە گونجاوە لەگەڵ ئەم عەسرا پێشە لەگەڵ لە فقی سونی، لە ناو فقی سونیشە کە وەرگیراوە نە لە فقی شافعیە نە لە فقی حەنەفیە نە لە ئەو فقانە نە ئەو مەسەبانەیە کە لە عێراقا باوە. یعنی بۆ نمونە یعنی مشەڕعی عێراقی بۆ ئەو یاسایە کە تعدیلی 1950 یعنی زۆر منصفانەیە. بۆ نمونە ئەگەر لە عێراقا کاتێک کە بەهۆی جەنگ و شەڕەوە زۆر جار کوڕ لە پێشە ئەمرێت ئەنجا باوە کەمریانی کوڕەکە بەهۆی جەنگەوە زووترە کوژرێ. یعنی تەبیعەتی شعبی عێراقی لە دروست بووە لە زمانی جمهوریەوە قەتڵ و عام و کوشتن و بڕینە. بەپێی فقی سنی مەزاهبی ئەربعە و پێی فقی شیعی مناڵ هیچی ناکەوێت، بەڵام هاتوون لە مەزهبی زاهیریە لە ڕێی ئیبن حەزم و ئەبی داودی زاهیری ئەوانە هێناویانە کە ئەگەر کوڕ پێش باوک بڕوە ئەگەر کوچ پێش باوک بڕوە وەفات کات ئەوە تەریکەکە ئینتیقالەکە بۆ باوکەکە و لە باوکەکەشە ئینتیقالەکە بۆ مناڵەکە. ئەو لەو سەیەکەی کە پێی وترمی بڵێن وەسیەی واجیبە، وەسی مەبەسم یعنی ئەمە بە جۆرێ لە جۆرەکان ینی ئەم تەکریسە تائیفیە خەتەرە کە تۆ داینی مدەوەنەیە دانی بۆ فقی سنی و مدەوەنەیەکش دانی بۆ وەک لە تاریخ ئەیخوێنەوە مامەسا بمبورە هەر لەو کاتەشە لە ساڵی 1950 ولەمای شیعە و حەوزەی نەجەف دژی ئەم بڕیارە بوون، ئەم یاسایە بوون و مزەکەرەشیان ناوەتە عەبدولکەریم قاسم کە لە ساڵ 75 لە ساڵحی ئەوان بێ بۆ نا ئاخر خۆی یعنی لە سەردەمی بەڵێ عەبدولکەریم قاسم مزەکیریە دراوە بە عەبدولکەریم قاسم و هەنێ لە مەراجعی شیعە ڕازی نەبوون بە قانونە لەبەرەوە پیان وایە ئەمە ئەچێتە باری حەڵاڵ و حرامەوە. لەبەرەوەی کە ئەچێتە باری حەڵاڵ و حرامە ئەبێ بە کاملی موافقی مەزهب بێت، موافقی مەزهب بێت. ئەنجا یەک مەسەلەی گرنگی کاک سۆران لە ساڵی 1950 هەتاوەکو ئیستا
هاوڵاتی عێراقی تەواو ڕاهاتووە بەم قانونە و ئەم قانونە موافقی قواعدی عامی شریعەیە، چ مەذهبی جعفەری بێ چ مەذهبی سنی بێ، يعني موافقی عامە ئیستیقرارێک ڕووی داوە لە ناو هاوڵاتی عێراقیە. هاوڵاتی عێراقی پێشتر مامەڵەی کەم ئەکە لەگەڵ ئەم قانونە، بەڵام ئێستا ئەم قانونە وای لێ هاتووە هاوڵاتی عێراقی بە مەرجعی خۆی ئەزانێ و کاتێکش مامەڵەی لەگەڵ ئەکا بەوا سێری ناکە کە لە مەذهب یا لە دینەکەی دەرچووە، بۆیە تێکدانی ئەم ئیستیقرار، یعنی یەکێک لە قەواعیدی عامی قانون ئەوەی ئیستیقراری معاملاتە. ئەگەر ئەمڕۆ قانونێک دەرچێ بۆ نمونە موچەی خانشینان کەم بکاتەوە، موچەی کارمەندێک کەم بکاتەوە، نابێ ئەسەری ڕەجعی بێ بۆ ڕابردوو، چکە ئەمە چێتە بابی ئیستیقراری معاملاتەوە، نابێ ژێنی هاوڵاتی تێک دەی بۆی بینەر تێبگە ئەسەری ڕەجعی یعنی ئەم قانون هەڵناوەشێنێتەوە لە بەرەوەی خەڵک لەسەر ئەمە ئیستیقراری وەرگرتووە لەسەر ئەم فقه کە بۆ بە فقێکی عام، یعنی نەفقی سنیە نەفقی شیعیە چوون ئەنجا هەر لە قانونەکە خۆی هەیە، ئەڵێ ئەگەر قازی بۆی هەیە لە مەبادیئی شەریعەی ئیسلامی شت وەرگێت هەر لەم قانونە و بۆی هەیە کام مەذهبە گونجاو بێ لەگەڵ عەسر و لەگەڵ سەردەما قازی ئیجتیهادی تیا بکات. مۆسەحابی بۆ کتێبینی لە ئێستادا تا ئێستاش لە جنوب کە تۆ ئەچی زەواج ئەەکەیت ئەڵێ لەسەر چه فقهەیەک ئەتوێ ماڵێ ئیتر چ مشکلێک فعلا ئەوەیەکێکە لە خاڵە گرنگەکان، یعنی لە هەموو شارەکانی عێراقا بە تایبەتی لە شارە جنوبیەکانەوە کە زۆرینەی مختەڵەتە لە بینی شیعە و سونیا، پرسیاری لێ ئەکات تۆ مارەیەکە بە پێی مەذهبی جعفەری بێ یا پێی مەذهبی سنی بێ. ئەگەر سنی بێ طبعا عند أقرب الأجلين یا مردن یا تەلاقدان، ئەگەر شیعەش بێ ئەڵێ یان بە مطالبە یا عند المەیسەرە یا کاتێک کە کابرا پارەی هەبێ ئەتوانێت ژنەکە داوای مارەیەکەی لێ بکات. هەر بۆ تەرائیف کەسیشی نزیک لە خۆم نەیزانی بۆ ئەم مەسەلەیە لە بەغاژنی مارە کردووە قازی پێوتە لەسەر چ مەذهبێت جعفەری حەنەفیە لە خۆی توێتی جعفەری سەگیری خوارد خۆشی سنیە ئەگەر وەزعی باش بێ دەبێ شتەکە توانێت داوای مارەیەکەی لێ بکات، داتوانێت داوای مارەیەکەی لێ بکات بێ مەذهبی جعفەری. بەڵام ئەم مەسائلانە کە سۆران نەسی لەسەر نییە، یعنی بەڕاستی ئیشکالیە دروستکردنە بۆ هاوڵاتی ئێمە. ئەمە زۆربەی ئەم مەسەلانە مەسەلەی مارەیی لە فقی ئیسلامیە نەیبڕیوەتەوە چ کاتێک تۆ داوایەکەیت، باشە ینی نسوسی قەتعی نییە لە مەسەلانە. لە ئێستادا بۆ وروژاندنی ئەم بابەتە کۆمەڵگەی عێراقی چ پێویستی بەم سەر ئێشەیە بۆچی ئەم بابەتە ئەوروژێنرێ لە ئێستا؟ وەڵا پێویستی بەشێکی پەیوەندی بە یاسای پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەبێ سیاسیە، بەشێکشی پەیوەندی بە تەوافقی کتلەی سنی هەیە لەگەڵ کتلەی شیعە کەیسا مەشروعی قانونی عەفوی عامێکشان تەقدیم کردووە، ئەوان مساوام بکەن لەسەر ئەم قانونە، ئەمانی مساوام بکەن لەسەر ئەو قانونە بۆی هەردووکیان تێپەڕێ. لەو ناوە کۆمەڵگە لەو نەوەندا هاوڵاتی بەپی دەستوری 2005 جواب بزانم مادەی 41 عێراقی بۆی هەیە خۆی بەپی ئەو مەذهبەی ئێوێ و بەپی ئەو دینەی ئێوێ بۆ شوێ مارە بکە ئیترەمە خۆ مخالیف نییە لەگەڵ وەکو عەرزم کردی هاوڵاتی کە ئەڕواتە بەردەمی قازی ئەتوانێت یعنی بەو شێوازە بۆی بکات، هیچ مانعێکی قانونی نییە. ئێمە دەیان قەراراتی محکەمەی تەمیزمان هەیە ئەڵێ دەبێ قازیەکە پرسیار لە هاوڵێتەکە بکات چ مەسەبێکە هەیە بۆی بکات. ئەمان ئەیان توانی تەنها قازی چکە قازی دادوەر کە بوو بە دادوەر قانونەن ئەبێ خۆی فەقیه بێت، قانونەن ئەبێ خۆی مجتەهید بێ ئیجتیهاد لە دەقێکا بکات. نازانم مجتەهید بێ لە قانونە لە فقیشە ئەگەر کە هاتە مەسائلی ئەحوالی شخصی ئەبێ لە فقی ئیسلامیا مجتەهید بێت. تۆ ئێستا من ناتوانم بڵێ هەموو قازیەکانی ئێمە لە عێراق و لە هەرێمی کوردستانە مجتەهیدن. ئەو تۆ قسە بەڵام ئەم پرۆژە ئاسانوێ کاریگەری ئەبێ لەسەر دووشت کە زۆر گرنگە. یەکەم مەسەلەی میراتی ژن، دووەم مەسەلەی حەزانە، یعنی میراتی ژن لای شیعە ئەرز و ئاو ئەرزی زراعی و عقاریش نادرێ بە عقارات انتقال ناکا بۆشن بەڵێ، بەڵام لای سونە وانە لای سونە بڵێ لە عقاراتە کاتێک کە ژن تەلاق بڵێ باوکی ئەمرێ هەموو منقولاتی بۆ نەقڵە بێ، ینی پارە و ماڵ و ئەوانەی لای سونە شوایە نەخێ لای سونەوانی لای سونە ئەرزیشی بەرەکەوێ ئەرزی بەرەکەوێ هەموو شتێکی بەرەکەوێ، ینی شتەکە عامەتیایە. و لە مەسەلەی حەزانەشا ژن ئەگەر شوو بکاتەوە ئیدە حەزانەکەی کۆتایی پێێتەوە لە فقی ئیسلامیشە بەعام حەزانە 2 ساڵە. ئیجتیهادی شتیا کراوە یاسای 959 تا 18 ساڵیە تا 15 ساڵیەوە لایش دایکە دوایی
مخيرة كري لا دايك من تو لا يبغى بەڵێ وایە بس ساخاتو تصير حوت صار وانيا ئەوە لە مەسلەی حەزانەکە ئەگەر دایکەکە 2 ساڵ لە 2 ساڵە ئەتوانێت پیاوەکە وەریگرێتەوە کە گەیشتە 2 ساڵە لە 2 ساڵە بەڵێ چکڵێ و حمل وەفیسام و صالوا 30 شهر شهر بس بنبورة أولا ببي شرع بس ببي بابرين فقهي جعفري حوت صار ببي أم ياسانوي بەڵێ کردویانە بە حەوت ساڵ حوت صار کردویانە بە حەوت ساڵ باش ژنمارە بڕنیشان کرۆ بە 9 ساڵ بەتە خوا ئەزانێ عمری زەوج عمری زەواج ئەکەن بە چەند میرات ئەکەن بە چەند مەسەنش ئەمانە ینی قانونی تەزدیقەکەن ناوەڕۆکەی مەچولە چکە ناوەڕۆکەی وا ناو مدەوەنەش تا ئێستا دانەنراوە ئەمە هەر لە ڕووی دەستوری و جارە سەیریکەی تۆ نابێ قانونی تەزدیقکەی کە ناوەڕۆکەی مەچول بێ ئەمە یەک دوو مشروعاتی قوانين أبي مجلس الوزراء ورئيس الجمهور تقديمي كان أما الله وقف السني وقف الشيعي تقديمي كان ديان قراري محكمة اتحادي هي كديان قانوني هل وشان دوتو نقل بروي أوان تقديمي أنا هل ناو برلمان صد برلمان تاري مزاي كردوه برلمان خوي تقديمي كرو الله برلمان بوينه مشروعات قوانين تقديم زور باش بلام ليرة ما مستوى أم بابتا لباري عمري يا تمني هاو سرجيري من كتشو كوريشوا عليك جيشنا ويك بابلين درشان بالدنيا كرت يعني تمن ديارينا يعني انه صار بخوي برورديك يا بيبشي من البروردك والله كاك لا سردما لفقه اسلامي قيل وقال زور هي يعني بداخوه فقهش ناكريه بسند يعني ام فقه اسلاميه بس سر بيشكشكا براستي الولي مجبر هي ولي كان مجبره من الله اقل سر بيشكش بيت اقل 2 سال بي اقل 3 سالش بي الله بوي هي بيتا بشو باوكي بيدا بشو بلام تاوكو نو سال ناتواني بيداتي بلام اتواني ناتواني بيغوازيتو بلام لانه سالي اتواني بيغوازيتو اما اجماعي تقريبا شبه اتواني بل الجمهور نك اجماع جمهوري علماء السنه والشيعه لسر او كوكن كلانو صاليه كج ادري بشو بس لفقه شيعي مسألة زواج مؤقت هي بلى يا ما بيالين صيغه بكردي عشان هي شركه اللي مكا عربيه بهالحال ام زواجش تقنينك ريبو شويك لفقه جعفرية هي يعني بس اگر تقنين جنا كريت يعني الشرعيه دراوه متعبه في قانون شلون مثلا دايني لمدوني الشيعيانيه بلام الله كسي جد تقديم يكا الله ام كتم بو مارب برب ام جنم بو مارب برب زواج متعه سير كان لمدونه كانيه لقانون كانيه وقرته بوشي بو فقه الشيعي بو مراجع الشيعي اقل لهج مرجعك شانيه الله اغلب الشيعه لسه مذهب يرون لسه مذهب يبون من السستاني يرون السستاني للديان مدوني خويا ولا ديان كتبي خويا الله زواج متعه خير لحج ولا هنيش قولتنا يكواتا اما خوي بو خوي يعني داني الشرعيه قانونيه بالزواج متعه بالزواج مسياريش يعني نكر اوا للزواج مسياريش جنبوي هي تنازل لحقوق خوي لحقوق نفقه ولا حقوق السكن لما ري وانا تنازل كاخو حقي الشخصي خويتي اتواني بقول ان ما ري ان نفقه ان حق السكن وهي خمها ما رم ببره اقريته بقواعد عام الشرع كقريه وبدروس ما ري بركاته اما حد شيء كراوه توا بس بتواني مسيارش او كيسالنا سنة باوا أو شرجي أبيته أساي يعني أي من الله مسيارك جي أبيته شو بسيار جي أبيته ولا مقانون بس حتى استشار أكريخو بس لقانونا بس لقانونا كسيك بود مارن نابري مثلا تو سابروتا محكمة والله أم زواج مسيارم أبيت بلام استجورة لجورة كان هي مثلا كابرا الله لسر عمري بو مارا برا لسر قرآن بو مارا برا أمان أوش ناميني وكاتا أو كاتا الله كاكا من زواجه كان بمسيار وكا قاضية باجتهاد كا لما دوانا فقه كان إلى الشيء هي القواعد عامة فقه هي تنازل كي لحقوق إخوات كتنازل لحقوق إخوات كان أبي بيشنو سوي زواجي مسيارة أما كذا تنازل جنك تنازلي كردوا لحقوق لا أم يا ساز زورت الباسي شيع وسناك مثلا جنا مسلمانك بويا شو بكا بياوي مسيحيين يا أخو العراقيون متساوون أمام الدستور باش أمش كتشي عراقي هر عراقينية بوينة بأرز خوي مردي خوي هالبجر لهر دين ومذهبك به يا هر مذهب لا خوي لقانون يحوى شخصية كونكا ولا نصوشتا واشتكا هاتوكا عليه بالزواج غير زواج مرأي مسلمة وغير مسلم نابت والله زواجي غير مسلم يعني مسيحي ويزيدي وأنا بو مسلم أبيت
کەواتە ئەوە هەر لە قانونە کۆنەکەش هەر بڕیوێتی بەس لە قانونی تازە ئەوە هەیە لە قانونە تازەکان نییە نەخێر بەڵام تر خۆ قواعدی عامی فقه قواعدی عامی فقهش هەرێتەوە سەر ئەوە ئەڵێ غێرە مسلمان بۆی نییە شوبکە بە مسلمان بۆی نییە شوبکە بە غێرە مسلمان. ما بەستا حەبیب مثلەن مسلمانێک ئەچێتە بەردەمی محکەمە ئەڵێ من ئەمەوێ بەپێی مثلەن ئاینی مەسیحی ژنمارە بکەم بەپێی دەستور جایزە ئێستا شەرەکری ئەوە ینی بەڵێ ئێستا خۆ ئەوان نەک بە ژنێک مەسیحی بەڵێ زانم ینی مەسیحی مارەبڕینی مەسیحی و یەزیدی و ئەدیانەکانی تریش یا جوولەکە یا هەنەشیل بە پێی دینەکانی خۆیانەوە لە بەردەم محکەمەی بەداء مارە بڕیان پێکە بڵێ پێڵێ محکەمەی موادی شخصی ینی ئەحوالی شخصی نییە ئەوان موادی شخصیە لە قانونی مەدەنیە هاتووە بە پێی ئەو قانونە حتا بە زۆر مەسەلە کە قازی نازانێت لە دینەکە ئەبێ پرسیار لە کەسە ئاینیەکەی کەسی یەکەمی ئاینی ئەو ئاینە بکات مەسەن زۆرجا دەربارەی میراتە زۆرجا دەربارەی مارەیە ئەو شتانە بڵێ ئەوە هەر لە زمانی مەلیکەوە ئێستا مامەساک بابەتی ترکە گرنگە مەسلەی بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان لە ئێستادا لە کوردستان ئەم یاسای زۆر تونند گیراوە و تەنانەت بەڕێزت زانیت کە حکمی لەسەرێژ تونند و تیژی بەکات بەڵام بە پێی ئەم یاسا تازەیە پێتوانیە ئەوە هەڵ ئەوەشێتەوە یعنی ئەبێت ژن قوبوڵی کا لێ ئەدرێ ژن وڵان لێدان پێ ناچێ بۆ ینی وەلو لە فقی ئیسلامیە هەیە کە ئەڵێ لێدان جائیزە بەڵام بە شەرتێ بۆ دەموچاو نەبێت ئەگە بچیتە سەر ئەو بابەوە جۆرێ لە جۆرەکان لە بواری تەئدیبە ینی لە چواری ئەدەب و بە فێرکردنی ئەدەب و تەئدیبە لە فقی ئیسلامی ڕێگە دراوە ینی لێدانی تۆزی جۆرێ لە جۆرەکان لێدانی ژن بکرێ بە شەرتێ لە دەموچاو بیپارێزرێ. ئەنجا مەسلەی 9 ساڵ و ئەوانە ئەگەر باوکێک ژنێک لە 9 ساڵیە بە زۆر بدە کچێ بدا بە شوو ئەوە چە دەبابی تونەتیژیوە ینی لە ئێستا بەڵێ بەڵام ئەو کاتێتەوە هەڵەوەشێتەوەیە مامەستا لەبارەی فرەژنیەوە لە ئێستا مەسەن یاسای هەرێمی کوردستان وا بزانم عێراقی شووە بێ ئەبێ ڕەزامەندی ژنی یەکەم وەربگرێ ئەنجا ژنی دوای ئەگەر نا ئەوە عقوبە ئەدرێ عقوبەکەی خۆت بەڕێزت باشتر شارەزای بەس لەم یاسا نوێیە لەم هەموارکردنەوە ئەبێ ئەوەی تیان نەبێت مەسەلەی دوژنە لە قانونی ئەحوا شخصی هەرێمی کوردستانە تعدیلێکی کراوە بە پێی ئەو تعدیلە زۆر تون کراوە یعنی هەر موافقەی ژنی یەکەم ئەساس نییە ئەبێ ئەسبابێک هەبێ بۆ ژنەکە مەسەلەن نەتوانێت بەکاری ژن و بێردایەتی هەڵسێ مەسەلەن ژنەکە تووشی نەزۆکی بوو بێ نەتوانێت مناڵی ببێ یعنی ئەمانە یعنی ئەبێ هەمووی بە تەقاریری طبی سەلمێنرا و لیژنەی طبیبی سەلمێنێ کەوایە هیچ ڕێگریەک نەبووە لە جنوبە بە تایبەتی کە پیاو ژنی مناڵ بێنێ لە تەقریرێکی یونیسێفەوە ئەزانم ئەڵێ لە 175 زەواجی قاسیرات هەیە لە جنوبە ینی خوار لێرە شەر بێژێت هەیە لێرە عقوبەیەکی هەیە بەس عقوبەی خۆم خەڵکم ناسیوە ئافرەتم ناسیوە تەمەنی 14 ساڵ بۆ 2 مناڵی هەبوو هیچ نەبێ لە 11 ساڵی ئێتر 9 ساڵ 11 ساڵ فەرقی چی ینی چ شتێک فەرقی لەبەر و پێتوانی ئەم یاسایە تەنیا ئەوەیە ئەمان بزانین تەقنینی شتەکە ئەوە تەحایولە لەسەر قانون ئەکرێ ینی ئەوە قانون ڕێگەی پێ نەداوە کە مناڵی ساڵزان چۆنەکرێ هەمووی زەواجی خارجیە دوای سزای ناکە هێت ئەزانین چۆنە ئەو تەحایولەکە چۆنە هەمووی بەرعەفی عامەکەوێت مثلا ئیسا عەفوی 2018 دەرچووە بۆ نمونە پێش کابرا ئەڕوا بۆ محکەمە ئەڵێ کچێکم هێناوە لە ساڵی 2015 تەمەنی چەنە تەمەنی 16 ساڵە تەمەنی 16 ساڵ لە قانونە نابێت لە 15 کەمتری بە موافقی قازیش وەرگری حاکم وەرگری قازی وەرگری و موافقی وەلی وەرگریەوەوانە ئەنجا ئەتوانێت وەلی بیدا بەشوو بەڵام ئەوەڵە کاکە وەڵام من لە ساڵی 2015 هێناوە بەر عەفوی 2017 دەکەوێت بەر عەفوی 2018 لە عێراقا ئەکەوێت تاواتر عەفوەکە و ئیتر ئەمە تەحایولەکەیە لەسەر قانون ئەکرێت دانی مەحوی جەریمەکە ئەکرێت یەکێک لەو مشکلانە کە لە عێراق شوێنەوەی کوردستانە هەیە زۆربوونی عەفو عامەکانە زۆرێک لە جەریمە کە مەحو ئەبێ کە ئاساری نامێنێ کە ئیجراعات ناکرێ ئەخرێتە بەرەو ئەو لێبوردنە گشتیانە ئەوەی کە متابعەم کردبێ بەرنامەی زۆر بە تایبەتی لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانی شیعە و سون نەشاکراوە یعنی کەیشی قسە ئەکات دژی ئەم یاسای یەکسەر ئەڵێن کاکە تۆ کە
ئیسلام هەڵ نەبژاردووە قەیچێک دینی شتێ هەڵبژێرە یعنی هەر دەم بکەیتەوە ئەڵێن کەواتە تۆ مسلمان نیت بۆیە دژی ئەم یاسایت ئەمە چیاریە ئەمە یعنی وەکو بڵێ بە شەیتانەکردنی بە شەیتانکردنی ئەوانەی کەوا دژی یاساکان ئەوانش کەوا بەڕاستی دفاع لە یاسا کۆنەکەکەن دفاع لە قواعد عام الشریعەتی ئیسلامەکەن ئەوانە وحدە و یەکێتی نیشتیمانی عێراقیان ئەوێت کە ئەمانە دژایەتیان ئەکەن ئەگینا خۆ بێتە سەر مەزهب کاک سۆران بۆ خۆ دەزانی یعنی تۆ ئەڵێ سونی یعنی سونی لەوچە هەفتا مەزهبی تیا بێت بۆ تەبەری مەزهب نەبووە هیچ نەبێت چوار مەزهبمان هەیە چوار مەزهب پێنجەمیشان سەلەفیەتە وەهابیەت یاخود آخر يعني أما بشيطاني كدني أولا كواد داوي استقراري مجتمعي أكن داوي يكتين اجتماعي عراق كان داوي أول كان هاولاتي حز نكا السنية يا شيعية محمد أمين زكي بخسيكي جواني هي الله تصالي الشخص كانش من كأتشم بو الشام وأتشم بو إيران وأتشم بو حجاز نم أزاني كردم عربا فارسم لبرو مسائلي الرقص برستي ونتواتي هشتا زور صال نبو لم اجتماعنا کابرا خۆی بە هاوڵاتیکی ئاسایی ئەزانی وەکو ئینسان سیر ئەکرا بەڵام دوای هەڵدانی فکری ڕەگەزپەرستی ئەوە سیرەکەی چ قەت و عامێ لەم ناوچێ ئێستاش سەردەمی فکری تایفیە ئێستاش فکری بەڵێ تێپەڕاند ینی پێت وایە ئەم یاسایە بەو شێوەیە قورسەکە بڵین کۆمەڵگەی عێراقی دابەش بکە بە وڵاتە خۆ دابەشی کردووە یانی بۆ شتەکە وازەحە خۆ بەس مامۆستا ئێمە بمانەوە نەمانەوێت لە ئێستا کۆمەڵگەی عێراقی لە ڕووی نەک مەزهبی و لە ڕووی جوغرافیەشەوە دابەشە جنوب شیعە غەرب سونەیە شیمال کوردستانە بەغا کەرخی سونەیە ڕەسافەی شیعە ئیتر یعنی پێتوانی ئەمە کاک سۆران لە ڕووی کۆمەڵایەتیوە هاوڵاتی عێراقی ئەو تێکەڵاویە جۆرێک لە ڕقی بۆ دروست نەبووە بەرامبەر هاوڵاتێکی شیعات حتا ئەم حیزب سیاسیانە هاتوونتە ساحەی سیاسی هەتا ئەم گروپە چەکدارە مەترسیدارانە هەر بەهۆی شەڕ و کوشتار و کوشتن و داعش و میلیشیاتەوە ئەو ڕقە نەک بەهۆی یاسایەکی دەم شێوەیە خۆ ئەم یاسا قوڵی ئەکاتەوە یعنی خۆ ئەوانە کردویانە ئێستا پرسیار لە هاوڵاتێکی سونی بکە ئەڵێ داعش تعبیر لە موسڵمانێتی سونە ناکات من نازانم بەڵام ئەمە بەسم لای سونەوەیە ئەوان وا هاوڵاتی ئەڵێ کاکە حیزبی ئیسلامی تعبیر لە من ناکە من بڕوان پێی نییە کابرا سۆفیە سەلەفیە هەشتێکی ترە شیعەکەش ئەڵێ کاکە من فلان حیزب تعبیر لە بۆچوونی شیعە ناکە ئەمانە مەرامی سیاسیان هەیە بەڵام کاتێک کە ئەکرێ بە قانون ئەبێ هەموو ئیلتیزامی پێوە بکە تعمیقکردنەوە قوڵکردنەوەکەیە دابشکردنەکەیە شەرخێکی گەورە ناو مامۆستا دوا پرسیارم بە کورتی پێت وایە ئەم یاسای لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت من یا فەرزە جێبەجێ بکرێت بڵێ جێبەجێ ئەکەن چکە آخر کوردستان ناتوانێت بڵێ من نایکەم تعدی لە ئەکرێ لەبەرەوەی یاساکە کاتی خۆشی قانونی تەقاعودی موحدمان هەبوو قانونی 2006مان هەبوو قانونی 2014مان هەبوو ئەوە بوو داوای هەرێم هەر بە 2006ەکە ئەڕۆیشت حتا داوا قیدکرا لە بەردەم محکمە ئیتیحادی محکمە ئیتیحادی وتی ئەم یاسایەکی فیدراڵیە کە مادەم هەڵوەشاوەتەوە ناقانونیە هەرێم التیزامی پێوە التیزام بە قانون یاسا ئەم یاسایش فیدراڵیە یا هەر بڵین ویلایەتێکی فیدراڵی ئەمە بەپێی دەستور ئەبێ بێتە ناو پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان یا تعدیلەکە قبول ئەکا یا ئەبێ تعدیلەکەی بۆ ڕەفسکە ئەنیا فەرزەکرێ بەسەریدا ئەبێ پێشتر بەڵێ توانێ ئەو قانونانەی کە ئەڵێ لەگەڵ مجتەمەعی لەگەڵ ظروف و مەلابەساتی هەرێمی کوردستانە نەگونجێ پەرلەمان ئەتوانێ ڕەفزیکە و ئەتوانێت تعدیلی بەسەر بهێن و مادێکی دستوریە بەڵام ئەبێت پەرلەمان ئەگەر دروست بێ ئەم پەرلەمانی ئێمە ئەبێ پێشتر قسەی لەسەر بکات چکە ئەگەر قسەی لەسەر نەکات محکمە ئیتیحادی کۆتایی پێهێنێ کە محکمە قەراری دایێتە پەرلەمان بووینێ مناقەشەی کات ئەبێ ئەمان دەست پێشخەری بکەن قانونەکە بێنە ئاراوە بڵێن ئەو قانونی پێشووە استقراری لەسەر هاتۆ و هیچ مخالفێکی قەواعیدی عامی شەرعی نییە بۆیە هەر بە قانونی هەرێمی کوردستانیش یەک مەزهب و یەک مەزهب ئەو ئیشکالێنی و مجتەمەعێکی مەدەنیشی تایە بۆ قانونە ئەچێت پێش ئەوەی محکمە ئیتیحادی قسەی لەسەر بکە ئاگینا سبینە درا بە محکمە ئیتیحادی فەرزەکرێ بەسەرمانە یعنی کە محکمە ئیتیحادی کردێ شتێکی فیدراڵی ئێتە تۆ مەجاالتیان نیە بەیانی کەسی قەرارێکی لێرە لە محکمە بۆ دەرەچێت ئەڕوا لە محکمە ئیتیحادی دعوا قەیدەکە محکمە ئیتیحادی ئەڵێ ئەم قەرارە ناقانونیە لە بەرەی مخالفی تعدیلەکەی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا ئەڵقەی داهاتوو میوانێکی تر خواتان لەگەڵ